لە پێناوی دین و ئیمانەکەتدا ئەبێ قوربانی بدەیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکاندا بەس لە پێناوی ڕزگاربوونی ئیمانەکەیاندا بوو. خۆشەویستان کە مەککەیان بەجێهێشت، ماڵیان بەجێهێشت، باخیان بەجێهێشت، خانوەکانیان بەجێهێشت، دوکان و بازار و بازرگانیان بەجێهێشت، هیچیان لەگەڵ خۆیان نەبرد. تەنانەت دوای فەتحی مەککە وەریان نەگرتنەوە، گەڕانەوە بۆ مەدینە، فرۆشتیان بەخوا بەس بۆی ئیمانەکەیان سەلامەت بێ، بەس بۆی ئیسلامەتیەکان بە ئازادی بەڕێوە بەرن. ئەمڕۆ خوای گەورە ڕەحمێکی گەورەی بە من و بە تۆی بەڕێز کردووە. نە ماڵی خۆت بەجێ بێڵە، نە دوکان و بازارت بەجێ بێڵە، نەک گەرما و سەرما لە پێناوی ئیسلامدا بکێشە. ئیسلام چەترە گەورەکەی و ئێمەی حەساندۆتەوە. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية. خەڵکینە ئەو ڕۆژەی مەککە فتح کرا و ئازاد کرا کەس هیجرەت نەکا بۆ مەدینە بە ناوی کۆچکردنەوە، بە ناوی هیجرەتەوە. دەرگای هیجرەت داخرا. بەڵام ئومەتەکەم بزانن تا قیامەت دووشتان بۆ ماوەتەوە. هەر کەسێ وا بزانێ و حەز دەکەی دایمە لە خزمەت پێغەمبەرابی و لە مەدینە بژی، هیجرەتت کردبێ ئەم دووشتە تا قیامەت بۆ یەک بە یەکمان ماوەتەوە. لە ماڵی خۆتا بیکە. جیهاد ونیە.